ڕێکەوتی 2/7/2017 کاتژمێر 11:40 ئاگادارکراینەوە لەلایەن نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بە بوونی تەرمی کچێک بە ناوی ڕائسین عین تەمەنی 17 ساڵ بووە، پیشەی قوتابی بووە، دانیشتووی سۆرانە گەڕەکی بە کە ئاسەواری چوارچەقۆی بەسەر دەستەوە دیار بوو و تەرمەکەمان ڕەوانەی پزیشکی دادی سۆران کردووە. دواتر تەرمەکەمان ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کردووە بە مەبەستی پشکنینی سەرجەستەی و پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە. لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە بەردەوامە تاکو ئێستا هۆکاری سەرشی کوشتنەکەی نادیارە، بەڵام بەپێی ئەو لێکۆڵینەوە سەرەتایانەی ئێمە کردومانە بۆ چونمان وایە کەوا ڕووداوەکە کوژرا بێت، یعنی کچەکە کوژرا بێت نەخۆ کوژی بێت. 4 چەقۆی لێ دراوە، 2 چەقۆیان لە ملی دراوە، 2 چەقۆی تریشی لە سچی دراوە و بەپێی ئەو لێکۆڵینەوەی لە ناو ماڵەکەمان کردووە تەنها تاوانەکە دەرحەق بەو کچە کراوە، دەستکاری شوێنێکی ماڵەوە نەکراوە.